لەو شتانی کە دڵدەرونی نەخۆش ئەوەدانەکاتەوە نەخۆشەکەی خۆی بیرەباتەوە سەردانیکردنە ئەوەی کە خزم و دۆست و ناسیا و کەسە نزیکەکانی سەردانیەکەن و هەندێک ئومێدی بۆەوە گەڕێنەوەوانە و نەخۆشەکەی خۆی بە جۆرێک لە جۆرەکان بیرەبنەوە بەڵام ئەم سەردانیکردنەش کۆمەڵێک ئادابی خۆی هەیە کۆمەڵێک ڕەوشت و ئاکاری تایبەت هەیە کە پێویستە لە کاتی سەردانیکردنا ڕەچاوی بکەین. ئەمڕۆ قسەکەین لەسەر حکمەتەکانی نەخۆشی ئادابەکانی نەخۆشی و فەزڵ و گەورەی ئەو کەسانی کە سەردانی نەخۆشەکانەکەن بۆ ئەمە بەستە لێرە مامۆستای بەڕێز مامۆستا شەخوانسیا مەنسووڕی میوانمانە مامۆستای ئاینی مامۆستاگیان زۆر بەخێر بێ مەزەتمان بەخێر بێ خاوەمسا سەرتا مێلەوە دەست پێ بکەم خۆی گەورە بۆچی نەخۆشی داناوە بەنای خۆی بەخشندە و میهرەبان دیارە ئەم دنیای بۆ خۆی دنیای تاقیکردنەوەیە خی پەروەردگار جەلە جەلالوه بە کورتی نەخۆشی لەبەر چەند شتێک داناوە حکمەتی نەخۆشی فەلسەفەی نەخۆشی گەورەترین حکمت لای ئێمەی موسڵمان ئەوەیە بۆ ئینسانی موسڵمان خی پەروەردگار جەلە جەلالوه و پێغەمبەری خوا ئەفەرمێ هەندێ جار پلە و مەرتەبەیەکی بۆ ئینسان داناوە لە باشتە ئەم ئینسانە بەکردەوەی خۆی پێ ناگات کە بەکردەوەی خۆی پێ ناگات خی پەروەردگار تووشی بەڵاو موسیبەتێکە بۆی بگاتە ئەو پلەیە بە شێوازێکی تر لە خزمەتتان ئاباسی کەم عیبادەت لە ئیسلامدا دوو جۆرە عیبادەتێکە عیبادەتی اختیاریە عیبادەتێکە عیبادەتی ئیجباریە بۆ ئینسانی مسلمان عیبادەتی اختیاری ئەوەیە کە تۆ ڕووی نوێژەکەیت زەکاتە دێ حەجەکەیت ڕۆژ و ئەگریت سەدەقەکەیت سەردانی کەس و کارتەکەی ئەمە عیبادەتێکی اختیاریە ئەیکی یان ئەیکی وەنیە عیبادەتێکی ترمانە عیبادەتی ئیجباریە ئەم عیبادەتە ئیجباریە موسیبەت و بەڵا و نەخۆشی ئەگرێتەوە بۆیە ئینسان جاری وایە ئەو پلە و مەرتەبەی کە خی پەروەردگار لە باشتا بۆی داناوە بە عیبادەتی اختیاری پێی ناگات خی پەروەردگار عیبادەتی ئیجباری تووشەکە بۆی بگاتە ئەو پلە و مەرتەبە ڕوونە ئەمە یەکێک لە حکمەتەکانی نەخۆشی بۆ بەرزبوونەوەی پلە و پای ئینسانە حکمەتێکی تر بۆ ئینسان قەدری نیعمەتەکانی خوا بزانێ بەسەر خۆیەوە ینی تۆ تەسەوڕ کە ئێستا ئێمە بەڵێ ینی ئێمە لەو ڕۆژۆی کە لە دایک بوون چاومان ئەبینێت وەنیە لەواچی ئەگەر نابینایەک ئەمڕۆ بینایی بۆ بگەڕێتەوە زۆر لە ئێمە زیاتر شکری ئەو نیعمەتی چاوە بکە لە ئێمە وەنیە بۆ چونکە ئێمە هەر بە منداڵی و ڕاهاتوین لەسەر ئەو نیعمەتە ئەمە بەشێکێتی کە خی پەروەردگار ئێوە پێمان بڵێ کە نیعمەتەکانم زۆر زۆرن ئاگات لە نیعمەتەکان بێ هەندێکیم کە داوە بە تۆ نەمداوە بە کەسێکی تر بۆی قەدری ئەو نیعمەتانە بزانێت فەلسەفەیەکی تر لە فەلسەفەی نەخۆشکەوتنی ئینسان لاوازی خۆی بۆ دەرکەوێت ئینسان زۆر لاوازە زۆر زەعیف ئەم چاوەی کە ئێمە پێبینین من خەڵکم بینیوە تەنها فرمێسکی دەماری فرمێسکی چاوی گیراوە دەمارێکی بچووک هێندەی دەرزیەک لەواچە بچووکتر بێ فرمێسکی گیراوە ژیانی لێ تێک چووە کەواتە ئینسانە زۆر لاوازە ئەم بۆری دڵە کە خوێن نەگەێنێتەوە ئەوە ناسەی کە هەڵێ مژیت نەیدەیتە دەرەوە تەواو وەخۆلی خەلئینسان و ضعیفە ئەمە حکمەتێکی ترە کە ئینسان لاوازی خۆی بۆ دەرکەوێت یان ئینسان بەهێز نییە ئەوەندە بە قووەت نییە پاشان بۆ ئینسان بەزەی بە خەڵکی تری شابێتەوە حاڵە و زەرانی خەڵکی تر بزانێ ینی بە کورتی فەلسەفەی نەخۆشکەوتن لە شریعەتی ئیسلامە فەلسەفەیەکی زۆر زۆرە پێم وایە ئەگەر هەر بەرنامەیەک باسی فەلسەفە و پرسیاری نەخۆشی بکرێ بۆ ئینسان نەخۆشەکەوێت چونکە تۆ ئەگەر هەر بڵێ فەلسەفەی عیباداتە کۆمەڵی پرسیاری تر دروستە بێت کابرا هیچ مسلمان نییە تووشی نەخۆشیە بێ منداڵێک کە تازە لەدایکە بێت تووشی نەخۆشی بێ منداڵە چی کردوتە ئەگەر کەفارەتی گوناه بێەوە نیە یعنی ئەم فەلسەفەی نەخۆشی پێم وایە فەلسەفەیەکی زۆر لەوە قوڵترە بتوانین لە ناو بەرنمەیەکدا ئێمە جێ بکەینەوە کە باسەکە باسێکی ترە بۆ ئێمە بە کورتی فەلسەفەی نەخۆشکەوتنی ئینسان ئەمەیەکە ئارزوم کردم زۆر باش مامۆستا گرنگە بابین سەر ئادابەکان گرنگە کاتێکە هەر لە بیدایەتەوە دەچین ئەو ئادابە جوانانە چین کە پێویستە ڕەچاوی بکەین ینی ئێمە تا چەند گرنگە پێش ئەوی سەردانی ئەم نەخۆشە بکەین بزانین کە ئایا ئەم نەخۆشە پێویستی بەوە هەیە ئێمە سەردانی بکەین یان نابێ بچین بۆ لای طبعا
یەکێک لە حەقی مسلمان بەسەر مسلمانەوە سەردانیکردنیەتی کاتێککە نەخۆشەکەوێت. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە صحیح ئیمامی بوخاری داهاتووە فەرموویەتی حق المسلم على مسلم خمس لە حەدیثی تر هاتووە ست حەقی مسلمان بەسەر مسلمانەوە پێنج شتە. یەکێک لەو شتانە کە پێغمبەری خوا دەستی پێکە رد السلام وإعادة المريض. دوم شت کە باسێکە لە صحیح بوخاریدا سەردانیکردنی نەخۆشە واتە سەردانیکردنی نەخۆش حەقە، یعنی ئەوە نییە من پیاوەتی بێ سەردانی تۆ بکەم، حەقی تۆیە بەسەر منەوە و حەقی منە بەسەر تۆ کاتێکە نەخۆش کردم حەقە مافی من بەسەر تۆوە چۆن سەلامێکت لێ ئەەکەم نابێ جواب بیتۆ ڕەد السەلام پێغەمبەری خوا دووەم دانەمەی باس کردووە، یعنی چۆن وەڵام دانەوەی سەلام مافی منە کە سەلامت لێ ئەەکەم نەخۆشکەوتنی منیش مافی تۆیە بەسەردان بکەیت. ئیدەن ئەمە مافێکە وەکو لایەنە حکمەکەی. پاشان ئێمە گرنگە بۆ ئەم عیبادەتە قەرزدار نبینەوە لەسەری ئادابەکانی بزانین. ئەم شریعەتی ئیسلامە لە خواردنەوەی پەرداخی ئاوە ئادابی داناوە تا گەورەترین شتە دانانی حکم و دەسەڵات. بۆیە ئەو بەڕێزەی کاچە سەردانی نەخۆشەکە کۆمەڵ ئادابیەکە بێ ڕەچاوی بکات. یەکەم جارێ بزانێ ئەم نەخۆشە لە ماڵیان لە نەخۆشخانەیە، چونکە ئادابی نەخۆشخانە جیایە، ئادابی ماڵ جیایە. پاشان ئەم نەخۆشە لەو کەسانێکا بێ خەڵک سەردانی بکات یان لەو کەسانە نییە بێ خەڵک سەردانی بکات نەخۆشەکەی گوازراوەیە. ئەگەر لە نەخۆشخانە بوو بەڕاستی ئەوە ڕەچاوی ئەو کارە ئیداریانە بکە کە لە خەسخانە ئەکرێت. هەنی مەسەلەن کابرا نەخۆشێک ئەم نەخۆشە لە بەردەم نەخۆشخانەکەیە 50 دانە نەفەر ئەچێ بۆ لای 50 نەفەر ئەچێ بۆ لای هیچیشان ناکەنە ژوورەوە. جاری وایە دەنگە دەنگ لەگەڵ پۆلیسی نەخۆشخانەکەیان ڕۆدات. جاری وایە ئەچنە نەخۆشخانەکەەوە بۆ لای نەخۆشێک غەڵبەقەڵ بێک دروستە بێ دەنگە دروستە بێ نەخۆشی ئیزعاجەکات وەنیە ئەمە جیای لە ماڵەوە. هەنی ئەم ئادابە کە لە خەسخانە جێبەجێیەکە و ئادابەر یەکە بۆ ماڵە چێ بۆ لای بۆیە ئەبێ لە نەخۆشخانە یەکەم زۆر قەرەباڵقی دروست نەکات. ئێمە هەر کەسێکمان ئەمرێ و جا هەموو عەشیرەت بڕوا لەوێ خێماڵدەن لەبەر خەسخانەکە و لێوە بخەون بەڕاستیەوە کە خەڵکێکی تووشی ناڕەحەتی بێ بە هەر کەسێک بێت. پاشان ئێمە هەوڵ دەین لە سەردانیکردنی نەخۆشدا بۆ خەسخانەکە ئەچین کارێک نەکەین کە نەخۆشەکانی تری ئەو ژوورە ئەو قاعەیە تووشی ناڕەحەتی بن ببوونی ئێمەوە. یعنی جاری وایە ئەچی وەلای نەخۆشێک تۆ دانیشتووی دڵی نەخۆشەکەی خۆتە دەیتەوە نەخۆشێکی ئەو دیوت دوو کەس هاتوون بۆ لای قاقا پێەکەنن ئەم باش نییە شتێکی باش نییە بەڕاستی وەنیە ئەنی تۆ لەم لاوە ئەمە حاڵەتێکی دەرونی تێک چووە ئەمە پێکەنین هەر بەناو چاویان نایە تووشی مصیبەتێک بووە نیە لەسەرم مەرەکدایە بە دیارێ و ئەگرین لەو دیەوە یعنی ئینسان ڕەچاوی ئەو وەزع بکە کاچێ بۆ نەخۆشخانە پاشان ئاگادار بێت دەستی کاروباری دکتۆرەکان نەگرێ بەڕاستی. یعنی جاری وایە دکتۆرێکە چێ نەخۆشەکە بینە سەیری علاجەکانێکە بزا بەکاری هێنا بەکاری نێناو تەماشاکە 5 کەس لە ژوورەکەیەتی هەر مجالی نیە بڕۆ هەر مەجالی نییە بڕات وەنیە مەجالی نییە. پاشان لە خەسخانە کاتێک کە سەردانی نەخۆشەکەی بێت چاومان بگرین بڕێزان بە تایبەتی خوشکان کاتێکە لە قاعەیەکان تایبەتە بە ئافرەتان ئەم قاعەیە پەردەیەکی لە بەیندایە و لەو بینی پەردەوە تەماشا ئەکرێ خەڵکە بیندرێ ئافرەتێکە تووشی نەخۆشیەک بووە لەوا چێ ئەو جلەی کە لە بەرەتی و جلە نەبێت کە خۆی ئەوێت وەنیە نەشتەگەری بۆ کراوە ئینسان نابێت تەماشای نەخۆش بکات تەماشای نەخۆش بکات تەماشای نەخۆش بکە بۆ لای کێچی بڕۆ دوای بگەڕێتەوە تەواو سەیرم لەولا مەکە ئەمە لە نەخۆشخانە بێ وریای ئەم خاڵانە بێ. پاشان ئەگەر نەخۆشەکە لە ماڵەوە بوو وترا سەردانی نەکەن بەڕاستی سەردانی نەکرێ باش. یعنی ئەمە دیارە دکتۆر ئەمە بە باشە زانێ بۆ نەخۆشە دیارە کە سوکاری ئەو نەخۆشە ئەمە بە باشە زانن سەردانی ئەم نەخۆشە نەکرێ باش نەچێ بۆ لای باشە لەوە چێ نەخۆشیەکەی ئەوە بێ کە بگوازرێتەوە ئێکە بگوازرێتەوە گوناحە بەڕاستی ئینسان سەردانی بکە نابێ نەخۆشەکەش داوا بکە. ئەگەر لەو نەخۆشانە بێ کە خەڵک سەردانیەکە بێ ڕەچاوی خاڵانە بکەین بەڕێزە. یەکەم کاتێک کە سەردانی نەخۆشەکەی نەبێ باشترین کاتەڵ بشێرین بۆ سەردانیکردنی نەخۆش ناکرێت نەخۆشێک ساعتی 11 شەو تۆ بچی بۆ لای ناکرێت نەخۆشێک ساعت 7 بەیانی بچی بۆ لای
وەنیە ناکرێ نەخۆشیە کاتی ئیسراحەتی بچیت یان نەخۆشێکە لەوا چێ لەو کاتەیە دەرمانێکی پێدرا بێت تۆزی ئاگای لە خۆی نەبێت کەس و کاری پیان خۆش نەبیاوە بیبینن وەنیە ئەبێ خاڵی یەکەم ئادابی یەکەم ئێمە کاتی گونجاو هەڵبژێرین بۆ سەردانیکردنی نەخۆشەکانمان هەموو کاتێک خۆمانی پیانەکەین کە خۆمان دەستمان بە ئاگادارکردنەوە بچین بۆ لای نەخۆشەکە زانین ئەگونجێنە دوو بەڕاستی بێ لای نەخۆش کەم دانیشین بەڕێزان لای نەخۆش دیوەخان نییە بڕۆی پاڵی پێوە دەیت و دانیشیت و ئیدی کاکەم نەخۆشە کەوتووە لەبەر خاتری من و تۆ ئێستا هەستاوە دەدەخاتوانێ خۆی بگرێت نەخۆشە ئەبێ بخرێتە سەر پشت وەنیە ئەبێ بخرێتە سەر ئەملا قەزای حاجەیەکی هەیە پێویستی پێتیبی بەنە دەرەوە ئەبێ بەڕاستی ئێمە کەم دانیشین یعنی جاری وا بووە مسلمانە بۆی ژێڕامەوەیت چون بۆ سەردانیکردنی نەخۆشێک پێشەوەی هەستاین وتمان وڵا وەسیەتێکمان بۆ بکە ئێمە لە شماساغ و تووشی نەخۆشیت وەسیەتێکمان بۆ بکە وتی وڵا وەسیەتان بۆ بکە مەگەر سەردانی نەخۆشتان کرد کەم دانیش تەسەووڕکە ڕاستە ئەگەر سەردانی نەخۆشتان کرد کەم دانیش جاریوا بووە چینە عفوامسا قسەش فەرمووی ئەچیتە لای نەخۆش میوانی وای هەیەڵێ ماڵی خۆمانە جارێ لێرە دانیشین ئاجا بەڕاستی ینی نەخۆش بگاتە ئەوەی کە بڵێ وەسیەتان بۆ کەم چوونە لای نەخۆش کەم دانیشن ئەمە دیارە بەڕاستی زەحاج بوو کاکە من نەخۆشە پاشان بەڕێزان ئادابێکی تر لە ئادابیکردنی سەردانی نەخۆشکردن ئەوەیە ئێمە ئەمەلی پێ بدەین ئەمەلی پێ بدەین نمونە جوانەکان کە بینیمانە لەو نەخۆشی ئەوەی بۆ باسکەین چونکە ئەمڕۆ تەب سەلمانوێتی بەشێکی زۆری هۆکاری چاکبوونەوە ئینسان بەرزبوونی مەناعەتی ئەگەر مەناعەم نەخۆشە دابەزێت نەخۆشەکەی زیاد دەکات ئەگەر مەناعی بەرز بێتەوە نەخۆشەکە وەرتوتە بەرەو باشێڕات کابرا نەخۆشێکی هەیە من کاتی خۆی نەخۆشێکیانێنا بۆ نەخۆشخانەی ئیبن نەفیس لە بەغداد نەخۆشخانەیەکە نەخۆشخانەی ئیبن نەفیسە لە بەغداد لەوێ من نەخۆشەکەم بینی ساڵی 2005 بوو پێم وایە ئەو کاتە باوکی ئەو نەخۆشە شتێکی بۆ گێڕامەوە باوکی ئەو نەخۆشیسە باوکەکەش مردووە کوڕەکەشان مردووە کوڕەکە بۆ نەخۆشیە مرد خوا عەفویان کە یا ڕەبی ئەو دراوسێکمان هاتەوە بەلای کوڕەکەم کە نەخۆشی دڵی بووە وتێتی وەڵایی خزمێکی ئێماوە بوو مردووە کاکە ئەمە بەڕاستی تیرە کاکە وەڵڵا سەردانی نەکەی باشترە سەردانی نەخۆشەکە نەکەی باشترە بەڕاستی کە سەردانی نەخۆش خێریشی زۆر گەورەیانی تەسەوورکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەسێ ڕۆ سەردانی نەخۆشێکەکە کە دەرئەچێ بۆ سەردانکردنی ئەگەر ئێوارە دەرچێت بۆ سەردانیکردنی نەخۆش 7,000 مەلایکە دەرەچێت دوعای لێخۆش بوون بۆ ئەم ئینساناکە تا بەیانی تەسەوور کە ئەوەندە خێرێکی گەورەیە ئەگەر ئەم ئینسان ئاوها تەفاؤول و دڵخۆشی بڵاو نەکاتەوە بۆ نەخۆش نەچێ باشە بەڕاستی یعنی تۆ ئەبێ بڕۆی نمونێکی جوانی بۆ باسکایی تۆ بێ بڕۆی هەنی نەک نەخۆشەکە ببین دەستکەیتە گریان و ئەوە دیتر نەخۆشەکە بارگیانی گرانکەی کاکە ئەگەر ئەو چەند دەقە خۆشت پێگیراوە یعنی لە ناخیشەوە قەناعەتت وانە بووە بەڵام هەوڵدا دڵی خۆشکە ئەمە حاڵەتێکی خراپە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە سەردانی نەخۆشی کردو سەردانی نەخۆشی مسلمانیشی کردو پێغەمبەر سەردانی نەخۆشی کافریشی کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای خوێندووە ئێمەش ئەمەیەکێکی ترە لە ئادابەکان کاتێک ئەچین بۆ لای نەخۆشێک با دەستخەینە سەر ئازارەکەی با دەستخەینە سەر نەخۆشەکە دوعایەکی بۆ بکەین أسأل الله رب العرش العظيم أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك دەستخەینە سەر یان دوعایەتەکە لە پێغەمبەر وارد بووە دوعا بخوێنین وەنیە دوعا بخوێنین بۆ ئەو نەخۆشە دوعا بخوێنین لەسەریا زیاتر هەندێک خەڵکێ باوەڕکەن جاری وا دوعایەکی بەسەرا خوێنی ئەو نەخۆشەی کە بەشێکی زۆری نەفسیە ینی زۆرە گۆڕانگای چونکە زۆر قەناعەتی بە دوعاکەیە و لەواچە دوعاکەش وەکارێک بێ بەڕاستی بۆ ئەوەی تەندروستی ئینسانە باشتر بێت بۆیە بەڕاستی ئێمە هەر کاتێک کە سەردانی نەخۆشەکەین ئەبێ ئادابی سەردانیکردنی نەخۆشەکان جێبەجێ بکەین ئەو ئادابانێک کە لە خزمەتانە باسم کرد و کۆمەڵی ئادابی تریش بەڕاستی جاری وایە لە سەردانیکردنی نەخۆشدا ئێمە مناقەشە لەگەڵ نەخۆشاکەین بەڕێزان نەخۆشە خواردنی پێ ناخورێت کەسێکە چێ بۆ لای کاکە بۆ ناخۆیت نەخۆی خراپە نەخۆی ئەمریت ئەبێ هەر بە زۆر بخۆی کاکە نەخۆشە
یا مامۆستا شتێکی بیخۆ ئەرشێتەوە. یان هەنێک کەس کە چێتە سەردانی نەخۆش ڕێنمایی بەبێ ینی معلوماتی ئەوکو دکتۆری قساکە تۆ بێ ئەمە بکەیت تۆ بێ وا بکەیت تۆ بێ ئەمە بخۆی نەچی بەلای ئەو شتەیە ئەمە زۆ زیانی هەیە ینی کۆمەڵەشت ینی لەوانێ احتیمالی زۆریشی هەیە لە ڕاستە لە نەخۆشی کابینێتی کە بۆ نەبوو ڕێنمانە چاک بەڵام لەوانێم جیاواز بێت. طبعاً ئێمە خراپتر زۆر جوانە ئێمە ئەبێ بزانین فەلسفەی سەردانیکردنی نەخۆش بۆ چییە؟ کاکە من سەردانی نەخۆش ئەەکەم بۆ ئەوەم نییە کە هەرچی تەجربەی ژیانی خۆم بینیمە بۆ بژێڕم و مێشکی بەرم. کاکە بوونی ینی من دانیشم بڵێم ڕەشکە بخۆ، بڵێم کاکە گوێ لە سوڕەتی بەقەرە بگرە، بڵێم کاکە گوێزی هێندی بخۆ، بڵێم ڕۆنی زەیتون بدە لە ئازار. کاکەویشی من نییە. ئیشی من ئەوەیە کارڕۆم بۆ سەردانی نەخۆش دڵی ئەو نەخۆشە بەمەوە حاڵەتی بوغرایی من کە هەمە بەم لە ساخیم نەمێنێ ئەوەیە وەنیە. یعنی بەڕاستی ئەو قسێکی زۆر جوانە جاری وایە خەڵکێک ڕۆ بۆ سەردانی نەخۆش خۆیەکە بە دکتۆر، یعنی ئەوەندەی ئەو شتی بۆ باسەکات دکتۆرەکە من شتی بۆ باس ناکات وەنیە. پاشان بەڕاستی ئێمە لە سەردانیکردنی نەخۆشە تا بۆمان بکرێ فەرمانی پێ بکەین بە سەبرکردن مەعادابێکی تر، هەنی پێ بڵین کاک سەبرتە بێت ئارامتە بێت. إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. أو دقاني كباسي صبر كان باسي أرامي كان صبر نقرد نقل لسر نخوشي نابته هو كاري كوتاي هناني زوي نخوشيك أبي وي بيولين بلين خو أجر صبر نقري توها نخوش كوتويت أجر رازي نبي بقدري خوا خوشاك نابي توا بلام رازي ببم قضاء وقدرات شو بيغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمي إنساني مسلمان إن الله إذا ابتلى قوما خوي تعالى كاتك قومك كسك تعقيب كاتوا فمن رضي فله الرضا ومن سخط فله السخط. هر كاتك رازي بو بلا مصيبته خالي رازي بيت، هر كاتك تورب ولا بلا مصيبته خالي توربي. ام دقاني بو باسكين والله رازي با صبر تبي آرام تبي ان شاء الله. پیغمبران كخوش ويسترين مخلوق خوي تعالى نخوش كوتو لكاك يعني پیغمبرك 16 سال نخوش كوتو 18 سال نخوش كوتو پیغمبر ايوب وپیغمبری خو ابوه باسی او بکن که نخوش کوتن رقبونی خوانی لعبد کان بلکو پیغمبری خو فرمی صلی الله علیه وسلم آیا دارک تان بینی ولا پاییز دا که کاتک ای جولنی چون گلاکی اوره فرمیان بله فرمودی والله نخوشک کتوشی نخوشی ابد او پاییزا چون گلاکی اوره اولی بکنو نخوش او گناه و تاوانی لی اورید ام دقانی بو باسکین اما نشین مثلا كومالي بابت باسكين كأون ديت النخوشة كتوشي نار راحتي بكين بويا باسي صبري بوبكين باسي آرام قدني بوبكين پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم هر بلا ومصيبتك بسر إمياته بسر وشاهاته لا مردني من نار كرة ولا مردني كتشوة لا مردني دايكة ولا مردني باوكة ولا مردني خيزانة ونيا هر بلا مصيبتك لأن خوش كوتناوا هر بنخوشي وفاتي كدوكاك ونيا پیغمبري خوا صلى الله عليه وسلم بويا براستي إيما ئەبێ بە شێوازێک سەردانی ئەو نەخۆشە بکەین ئادابەکان جێبەجێ بکەین بۆی قەرزاربار نەبین و لەو سەری گوناحبارێک بین نەخۆشەکە کاسم بۆ شکر الحەمدولله کە ڕۆژ خۆم مێشکی بدم وکاکە و نەقساکە و نەقساکە و نەقساکە کاکە مردوو حوسڵی قسەکردنی نییە مردوو نەخۆش حوسڵی قسەکردنی نییە چونکە گرتنیشی نییە زۆر شار ئەخ ناکرێ بەڕاستی جاری وایە کاکە 50 پرسیاری لێکە لە نەخۆش زۆر جار نەخۆشەکە یەک دنیا تەقەڵی پێوەیە ئەوە نەقسی بۆ نەقسی خۆشەکەن بۆی نەخۆشەکە پێ بکەنێ ینی تووشی ئازارێکی زۆرە بێ بۆی پێ بکەنێ کە نەخۆشەکەش پێەکەنێ ئەوە شەر خراپە بەڕاستی ئێمە بەڕاستی بۆیە ئەبێ هەموو ئادابەکان تەڵبەن خۆمان باس نەکردو ئادابەکان ئەبێ هەموو ئادابەکانی نەخۆش باسکەی هەموو ئادابەکانی نەخۆش جێبەجێ بکەین چونکە بەڕاستی بەشێکی سەرەکی کاتێک کە سەردانی نەخۆشەکەین بۆ نەخۆشەکەی نەخۆشەکە چی قازانجی تێدا بوو لەو سەردانکردنیە بێ ئێمە ئاوا ڕەفتار بکەین چی زەرری تیا بەوا ڕەفتار نەکەین تا چەنە گرنگە ئێمە ڕەشایی باردۆخی خانەوادێ و نەخۆشە بکەین یاخود هیوا هەیە چێت سەردانی نەخۆشەکەیە کە جارێ لۆمەی عائیلەکەیەکە لۆمەی خانەوادەکەیەکە ئەمە خەتای ئێوە بۆ ئێوە ئاگاتان لێنە بۆیان ئەمەی بنێ باشە و ئاوای لێ بکەن و بیبەن بۆ فڵان شوێن و فڵان دکتۆری تر هەیە سەردانی پێ بکەن و زۆریانەوە سڕ و نهێنی و ماڵەژە گوازنەوە بەداخەوە ئێمە شەر بوون وڵای بەداخەوە ئێمە موازین لە وڵاتی ئێمە زۆر تێکچووە بەداخەوە ینی تۆ تەسەوور کە کابرا ئەڕوا سەردانی نەخۆشەکە خێزانەکەی محاسەباکات کچەکەی محاسەباکات کوڕەکەی محاسەباکات
دکتۆر پێی وتۆ کاکە نابێ ئەم نەخۆشە گۆشت بخوات تێگەشتی کابرا بخۆی ڕوا دوو دەقە لێ دانیشێ نازانێ وەزا چییە گیران خواردە بەدەست ئەم نەخۆشەوە لەوە چێ یەک دانە ساڵ بێ لەسەر جێگە پاکیکەنەوە ئەمیش دوو دەقا ڕوا دانیشێ یەک ڕۆژ لێوە سجنێکی ناتوانێت ئەوە بۆ جگەری نادەنێ جگەر باشە بۆ خوێن دکتۆرە لە خراپ تۆ چوسانی تێگەشتی ئەی بۆ نەتامر بۆ فلان دکتۆر بۆ نەتامر بۆ فلان وڵات خچێ بەسەریەوە تەداخلی خەڵک مەکە تەداخلی ژیانی خەڵک مەکە خچێ بەسەریەوە بۆ کێ شاخیتە ماڵەکەەوە تێگەشتی یان ئەڕوا ئەوە کێ خزمەتی ئەم نەخۆشاکە جاریوە نەخۆشەکە کاکە لە بینیانە کێشیان هەیە ڕۆژێک کچەکەی دێ ڕۆژێک کوڕەکەی دێ ڕۆژە بووکەکەی دێ جاریوە ئەویان نایە جاریوایەکیان هەر نایات جاریوایە کچێکی نەخۆشەکەیە مێردەکەی چۆتە سەر کەلەی شەیتان و نایڵە خێزانی بێن خزمەتیکە ئەوە بۆ نایە خزمەتی دایکی بکە وەڵی مێردەکەی نایڵە وەڵڵا کچون بێ لێ سلم خچێ بەسەریەوە لێ کەڕێ بۆ خۆیان ڕێکەوتون خچێ بەسەریەوە بۆ تەداخولەکەی کێ دێ خزمەتێکە کێ نایە خزمەتێکە کێ چۆن خزمەتێکە حەقچێ بەسەریەوە تۆ ڕۆی تۆزێکە سەردانی نەخۆشەکەکەیت و دانیش هەڵسە تەواو بۆیە بەڕاستی بەڕێزان من ڕووی دەمەکەم ئەو برا بە ڕێزانێ و خوشکە ئازیزانێکی گویان لێمە ئامان سەد ئامان کاتێک ئەڕون بۆ سەردانیکردنی نەخۆش نەدەداخۆلی ژیانی خەڵکی بکەن نا هەندێک بابەت بڵێن پەیوەندی بە نەخۆشەکەەوە نەبێ پەیوەندی بە نەخۆشەکەەوە نەبێ پەیوەندی بەوە نەبێت کە حەقی منە بێڵێم با سەڕونیێنی و ماڵش نێنمە دەرۆکاک هەنی کابرا ڕۆ سەردانی نەخۆشەکەکە ئەڵێ نەخۆشە چی نەخۆش وڵا بەتانێکیەوەنە پیس بوو بەدخستایەتە بەحرێک و ماسیە کوشت خچێ بەسەرەکە هەنی بۆ نیێنی خەڵک واسەکەی کاک ئەی بە بەڕاستی وایە وایانە یان مەسەلەن ماڵەکەی گەرمە یان ماڵەکەی ساردە مەسەلەن لەوان چێکاکە قسەیەک بکەن بۆ نمونە یان قسەیەک بکەن قسەکە بگێڕێتەوە مەسەلەن ینی بەڕاستی نابێت طبعا بە هیچ جۆرێ حرامە نهێنی نەخۆش لەلایەنی دکتۆریشەوە باز بکرێت عیبی نەخۆش لەلایەن دکتۆریشەوە باز بکرێت حرامە تەنانەت مرد و شواردنیش ئەو کەسەی کایشو ئەگەر عیبێکیە بۆ حرام باسی کات خێر و چاکەشی لەدەستەیە ئەگەر وابێ طبعا کاکەوە یعنی سە من بۆ بەرنامە هاتوو بۆ لای جەنابتەنەوە نییە ئەگەر خۆم مەشغوڵکەمە پشت کامێرە ئەسڵی ئیشەکە نەکەم بەرنامەکە هیچ ئەجر و پاداشتی بەرنامەکەشم بۆ نایە بەرنامەکەش تێگەچێ بەرنامەکەش تێکەچێ بۆیە ئەمیش کارۆ سەردانی نەخۆشەکات ئەوە جا ئادابێکی تر لە ئادابی سەردانیکردنی نەخۆش بەڕاستی جیاوازی نەکردنی نێوان نەخۆشی فەقیر و دەوڵەمەندە بەڕێزە لە وڵاتی ئێمە نەخۆشێک تووشی خوڕگێشا بێ ئیتر هەموو کەس بە پەرۆشە بۆ سەردانی کرد فەقیرێکیش لە ماڵەوە کەوتووە تەنها هێزخانەکەی ماوە بە پێستەکەیەوە ئەوە نەچەوریتیان نەماوە خەڵک سەردانی ناکە بەس لە بەرەوەی فەقیرە کاکە سەردانیکردنی نەخۆش بۆ فەقیر هۆژاری نییە سەردانی ڕێزی ئینسان بە فەقیر هۆژاری نییە هەندێک جار ئینسانێ فەقیرە لەو ئەقسەمە عەڵە اللهی لەئەبەڕە یعنی ئەوەندە بینی خۆی خوا چاکە ئەگەر سوێن بخوا بڵێ خوایە سوێنە دەدەم ئێستا باران بارێنی خوا باران نەبارێنێ یعنی ئەوەندە چاکە لەگەڵ خوایە نابێ ئێمە مەسەلەن ئەوەی دەوڵەمەند بێ کە نەخۆشکە یەکسە بڕۆین سەردانیکەین و قوربانچی پێویستە و لە خزمەت تاین و بێم بۆ کوێ لەگەڵ تاو بەڵام نەخۆشێکی خزمی خۆم هەیە داماوە دراوسێمە فەقیرە هەژارە نەدارە بێکارە کرێچیە قوڕ بەسەرە دەوای پێ ناکردوێ سەردانی نەکەم بۆ چونکە سەردانکردەکەین دنیاییە نابێ ئێمە جیاوازی بکەین نێوان فەقیر و هەژارە بۆ سەردانی باشەوە وەستا شتێکی دیکە هەیە زۆر جار من خۆم ینی گوم لە نەخۆش بوو ئەمە وتووە کاتێک کەسێک سەردانیەکە وری پێبەخشێ ینی گەشتبینی پێبەخشێ کورە وەڵێ وەڵی باشێ کورەوە تا ماشەڵڵا ڕەنگ و چەند باشەوە تا وەزە بەرەو باشبوونە ئەمانە ینی خۆی نەخۆشێتی وەڵی ڕێک هەستم کردو خەریکە بەرەو باشبوونە ئەمانە تا چەند گرنگن کاتێک کە سەردانی نەخۆشێک دەکەین ئەمانە جێبەجێ بکەین وەڵی من پێم وایە ئەو بۆ هەر بۆ نەخۆش نا بۆ خەڵکی ئاسایش ئەوە واریدی ئێستا من و خوشکە بەڕێزە خوشکەستارە بمانێت تۆ تووشی نەخۆشیەکەی ێزە لەم بەرنامێ تێگەشتی ئەڵێن بۆ هات لێ هاتوو کاکە برا گیان بەیانی وانە بووی بۆ ڕەنگ بەگاڵتاڵم تۆم تێک نەچی یعنی ساقیش جاری وایە کە وای لێ بکەی بەڕاستی تووشی نەخۆشی دەرونیە بێت وایان یعنی بۆیە ئێمە بێت تەفاعول ینی تەفاعولی پێڵن کاکە جاری وا خەڵک بۆ شێت بوو ئیمامی ابن حزمی ظاهری
شتێکە گێڕێتەوە لە یەکێک لە کتێبەکانیە باسی پیاوێکەکە کە چۆن شێت بوو لە قورتوبە لە قورتوبەوە لەواچە پەیوەندی بە بەرنامەکەش نەبێ بەس هەر بۆ بەتانە گەرمە کە چەند تەئسیری هەیە قسە ئەڵێ ئەم پیاوە مێزەرێکی سپی جوانی بەستوتەوە بازرگانێک بۆ کۆمەڵی بازرگان بڕیاریان داوە کە سەر بخەنە سەری شێتی بۆی واز لە بازرگانی بینە بازاڕی ئەمان ئەڵە کاچێتە بازار پێڵەن بەخوا ماشەڵڵا جلەکە جوانە بەڵام بەڕاستی ئەو مێزەرە سەوزە لەگەڵ ئەم جلیان نایە کوڕە کاکە مێزەرەکەم سپیە نەوەڵا سەوز کوڕە کاکە سپێ سایەنەکە کاکە لە سپێ نەوەڵا سەوزە ئەڕۆ بە دوکانێکی تر ئەڵێن وڵای ماشەڵڵا بژن و باڵات و جلەکەت بەس ئەم مێزەرە سەوزە بەڕاستی ئیتر ئەوش داخەڕۆ مێزەرێکی سەوزە کاتە سەری ئەمجا پێڵە وڵای جلەکە جوانە بەڵام بەڕاستی ئەم مێزەرە سوورەتێکی داوە ئەم مێزەرە سوورە لەسەر ئەم جلە نایە ئەو بازرگانە لە بازاڕاوە پێڵن ئەڵە دوای ئەم پیاوەم بینی بەشێتیە سوڕایەوە لە بازار ئەم پیاوەم بینی بەشێتی لە بازار ئاسوڕایەوە ئەنی تەسەوور کە کاکە چەند تەئسیری هەیە قسە زۆر تەئسیریە کاکە یعنی تۆ نەخۆشەکە کە ئاچی دڵخۆشی ئەەکەیت و کاکە نەخۆشی هەر خۆل لەواچێت 5 نمونەت لابێ 5 چاک بوو بێتەوە 5 مردبێ بۆ نەخۆشیە کاکە وانە بۆ نمونەی 5ەکە باس ناکەیت بۆ ئیلا نمونە خراپەکە باسەکەی وایانە وڵا دراوسێکمان وا بوو مرد وەڵڵا بداتە ناو دەمتە با کاکە خۆ ئینسان لای خواوە ناتووە ئەمە ئەمرێ ئەوە ئەمرێ ئەوە زیندەوە بێتەوە بۆیە بەڕاستی دکتۆرە بەڕێزەکانیش بەڕێزانە بێت تەفاعولیان هەبێت یعنی ئەبێ مەسەلەن ڕۆح بکەنەوە بەر ژیان بۆ خەڵک کاک حاجیەکە لەم شارەیە کاک حاجی محەممەدێک ئێستا ماوەخوا تەمەنی درێژکات ئەو ڕەفیقێکم بووە ئەم ڕەفیقەم ساڵی 83 چوونە بۆ لای دکتۆرێک زۆر تێکەڵ بووین من لە دەرەوە چاوەڕێ بووم ئەو کە هاتوۆتە دەرەوە تێک چوتمە وڵا دکتۆرە دێتی یەک ماگەت ماوە ئەمریت کۆرە کاکە بیکەڕای خوا وڵا دکتۆر وایە تۆ نەخۆشیەکەت بڵاوی کردووە مانگێکت ماوە کۆتایی بە ژیانە دێت وتی ئیتر زۆر دڵیمدایە والحاصل وتی زۆر ناڕەحەت بوو زۆر ناڕەحەت بوو زۆر قسەم وتم با بمردن لای خوای خۆجل بەدەست دکتۆر نییەم قسەی کردووە کاکە وتی وەڵام مامۆستا ئەم نەخۆشەی هەر ڕەفیق و تێکەڵین جاکە لە مەجلیسەکە گێڕایەوە هەردووکیان پێکەوە بوون بۆ منیان گێڕایەوە وتی مامۆستا ساڵی 91 چویندامن بەردەم عیادەی ئەو دکتۆرەیە وتی پەردەی هەڵواسرا بوو مردبوو ئێمەش پێکەوە بووی دکتۆرەکە مردبوو مان دکتۆرەکە مرد تێگەشتی ئەو نەفەرە ئێستش ماوە بۆیە بەڕاستی دکتۆرە بەڕێزەکانیش یعنی نابێ مەسەلەن نەخۆشێک بڕوخێنیت بەڵێ 3 مانگتر ئەمریت کاکە وانە تەفاعولی پێ بدە بڵێ ئینشاءڵڵا ومێ دەکەم باشتر بیت ومێ دەکەم ئینشاءڵڵا بەڵام نەخۆشەکەیشت ئاوایە مڕاعاتی خۆت بکە یعنی بەم قسانە بۆیە بەڕاستی نەخۆش ئەبێ دکتۆر و خەڵک و ماڵەوە ڕەچاوی بکەن ئەو نەخۆشە بەڕێزەوە هەست نەکا کە ماڵەوە بۆتە بارگرانێ بەسەر ماڵەوە وانە ینی جاری وایە ماڵەوە قسەی ڕقەکەن ئەو نەخۆشە پێی ئەشکێ پێی ناڕەحەتە بێ بەڕاستی ئەبێ ئەمە هەمووی ئادابی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشە دکتۆر چۆن مامەڵی لەگەڵا بکە ماڵەوە چۆن مامەڵی لەگەڵا بکەن ئەو کەسی سەردانەکە چۆن هەموو ئێبێ جێبەجێ بکەین زۆر سپاس